مامۆستا ڕێبوار ئەگەر پرسیار بکەین دەربارەی میرنشینی سۆران. میرنشینی سۆران واتە چی؟ طبعا میرنشینی سۆران یەکێکە لە میرنشینە یان فەرمانڕەوایەتیە کوردیەکان لەلایەن میر عیسای کوڕی کەلۆزبەک لە ناوچەی هەودیان دامەزراوە. لە سەدەی 15 ئەو میرنشینە دامەزرایە. چەندان میر یەک لە دوای یەک فەرمانڕەوایەتی ئەو میرنشینەیان کردووە. چەند جارێکیش پایتەختی ئەو میرنشینە گۆڕانکاری بەسەردا هاتووە لە هەودیانەوە بۆ شەقڵاوە، بۆ حەریر و باتاس و بۆ ڕەواندۆز لە سەردەمی ئۆزبەک و دووبارە بۆ ڕەواندز لە سەردەمی میر محەممەد. ئەوش بەهۆی ئەو نالەباری و بارودۆخە سیاسەیە کە هەبووە زۆر جار گۆڕانکاری لە شوێنی پایتەختی میرنشینەکەی ڕوویداوە. مامۆستا لەو دەڤەرە لەو ناوچەیە ناوی میرنشینی سۆران زۆر دەبیسترێت. مەبەست چییە لە میرنشینی سۆران؟ سەرتا بە خێراتنیەوەی بەڕز دەکەین. دیارە میرنشینی سۆران مێژۆکی لە مێژینەی هەیە کە یەکەم دامەزراندی لەسەر دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 15 کە لە سەردەستی میر عیسای کوڕی کەلۆزبەک دامەزراوە. لەو ماوەیەدا واتە لە سەردەمی میر عیسای کوڕی کەلۆزبەک تاکو میر محەممەد و دوایەویش 23 میر حکومڕانی میرنشینی سۆرانیان کردووە کە لەو 23 میرنشینە یەکچەند ئافرەت بووە کە خانزادی میری سۆرانیان پێدەوترا. لە نێواندا میر محەممەد 20مین میر بووە کە بێگومان هەر کاتێکە وەکو جەناب ئاماژە پێکرد هەر کاتێک کە ناوی میر محەممەد دێت مێژوکی پرشنگدار لە مێژوی میرنشینی سۆران ڕنگ دەداتەوە. ئەوەش بەهۆی گەڵێک دەستکەوتی ئەو میرە بەڕێزە. لەو کاتی کە میر محەممەد لە ساڵی 1913 حکومڕانی میرنشینی سۆران دەگرتە دەست هەوڵیدا کەەوە میرنشینەکەی واتە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی زۆر بەرفراوان بکات زۆر ینی لە ڕووی دەسەڵاتەکەی زۆر بەرفرام کە بە تایبەتی ئەو ناوچانی کە دەسەڵاتی ڕۆی لە هەولێرە و تاک و شنگال و ئەوجا سوڕایەوە ینی زۆر ناوچە جیاجەکانی کوردستانی حکومەت کردیە. بێگومان هۆی هەبوونی ئەو ناو کاریگەریش بە ئەوە دەگەڕێتەوە کە میر محەممەد گرنگی بە هەموو سێکتەرەکاندا هەموو بوارەکان بە تایبەتی لایەنی سەربازی، لایەنی ڕۆشنبیری، لایەنی ئاوری، ئەوەی ینی زۆر لایەنی تریش هەتا سکەی پارەشی لێدا کاریگە سەرچی دامەزران بێگومان هەوڵێکی بۆ هەبووکەوە بەرەو دەوڵەت بوون دەچوو. یعنی یەکێک لە ئامانجەکانی میر محەممەد بەڕۆچوونی دەوڵەت بوونە، بەڵام ناران و دژمنانی کورد بەڕاستی ئەو هەوڵی میر محەممەدیان لە گۆڕنا ڕێگ و ڕشەی ئەوەکەیان وشک کرد کە نەیان توانیکەوە پەرە پێ بدات و بەردەوام